ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری چەندین نهێنی و دۆسی گەندەڵی پەرلەمانتاران و بەرپرسانی هەردوو حیزبی دەسەڵاتی هەرێم لە بەغدا ئاشکرا دەکات. ئەحمەدی حاجی ڕەشید کە هاوکات کاندیدی کۆمەڵی دادگەریە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا ئاشکرای دەکات بەشێک لە پەرلەمانتار و وەزیرەکانی حیزبەکانی دەسەڵات لە بەغدا مەلەفی گەندەڵیان لێ ئاشکرا بووە یاخود هەڵوێستی سیاسیان گۆڕیوە کەچی لە شارەکانی هەرێم کوردایەتی بە خەڵک دەفرۆشنەوە. ئەوانە بوونەتە شەرمەزاری بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ ئێمە کاک حەشیم. مەسەن دیوانی ڕقابەی مالی کتابێکی ناردۆ بۆ لیژنەی مالی وەزیر هەیە 25 سارەی حکوومەتی اتحادی لایە بەرپرسی حیزب هەیە 5 سارەی حکوومەتی اتحادی لایە هێنا لە زیمایەتی جاچی لێ کردووە مهمەوەی ئەوەیە ڕادەستی بکراوی بۆ ئێوە بەرا زیمە وەربگرێ. وەزیرمان هەیە لەسەر گەندەڵی نێراوەتەوە بۆ هەرێمی کوردستان. مدیر عام هەیە لەسەر تەزویرکردن و شەهادەی نەبووە نێراوەتەوە بۆ هەرێمی کوردستان و ئیلقاء قەبزی بۆ دەرچووە. مدیر عامی دیکەیان هەیە لەسەر با بڵێن گەندەڵی دەرکراوە. ئەمانە کە لەوێ پۆستیان وەرگتووە ئەوەندەی بوونەتە شەرمەزاری بۆ خەڵکی کوردستان ئەوەندە نەبوونەتە داکۆکی کارێک لە مافەکانی خەڵکی کوردستان. ئایا شەرم نییە بۆ وەزیرێکی کورد لەسەر ئەوە دەربکرێ؟ وەزیر هەیە لە وەزیری کورد هەیە لە بەغدا تا لێرە بوو عەرابی ڕیفراندۆم بوو باسیەوەیە کرد کە ئێمە دراوسەیەکی باشە بین دوایی لەگەڵ ئەو وڵاتە تازەی دروستە بێ بەڵام دوایی وەکو مژدە پێمان ئەفرۆشێتەوە کاڵێ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێیان ڕاگەیاندین کە ئەوان لەگەڵ یەکپارچەیی خاکی عێراقن. تا دوێنێ باسی ڕفراندۆم تەکرد و حکوومەتی کوردیت بۆ دروستەکردین ئێستا باسی یەکپارچەی عێراق و بە پیرۆزکردنی عێراق ینی ئەم دوو ڕوویەی کە لەلایەن ئەم کەسایەتیە لەرزۆکانی کە هاتوونەتە بەغدا ئەوەندەی بوونەتە شوێنی شەرمەزاری. وەزیر هەیە لە بەغدا کاک حەکیم کە بە کوردی قسە بە حەشدی شعبی ئەڵێن لەوێ مڵک و بینای لەسەر حەشدی شعبی بە وەسایق لامانە تاپۆ کردووە. ئەوەندەی کە بە کوردی قسەیان پێڵێن ڕۆژانە ئیتیفاقات و تەوافق و بەرەو پێشچوون و بانگەشەکردنیان. ئەحمەدی حاجی ڕەشید هەر لەو دیدارەدا ئەوەشی ئاشکرا کرد بەشێک لە نوێنەرەکانی حیزبەکانی دەسەڵاتی هەرێم لە بەغدا جگە لەوەی خۆیان لە گەندەڵی حیزبەکانیانەوە گیلاون سەرقاڵی پلانگێڕی و هەوڵی نامەشروع دژی ئەو پەرلەمانتارانەی ئۆپۆزیۆن کە لە بەغدا کاریگەرن. بێجگە لەوەی هەوڵی تێرۆرکردن و هەوڵی دەرمان خواردنکردن کە ئەوە بەداخەوە مخابراتی عێراقی بە ئێمە بڵێ بە چەند کەسەی گروپی هیوا وتیان محاولەیەکی دەرمان خواردکردن هەیە لە ناو پەرلەمانە بۆتان تکایە ئاگادار بن تا دوایی سەرەداوەکانمان دەستکە و سەیرەکەی هێزێکی سیاسی لە ڕێگەی پەرلەمانتارێک و محاولەیەوە کردووە جگە لەوەی محاولەی تیرۆرکردن دوای ئەوە هاتوو بە عەمەلی تەنفیزیان کرد کە کاک دکتۆر غالیب بوو لە بەردەم ماڵەکەی خۆیان دایانە بەرچەقۆ و بە شێوەیەکی وا بریداریان کرد بوو کە زەحمەت بوو دەرچوونی بەڵام چ گیانی دکتۆر غالیب و چ من گیانمان بەدەستی ئەو زاڵم و ستەمکار و ملهوڕانە نییە. ئێمە قەرزاری خوای گەورەین و ڕۆحی ئەمە و ژیانی ئەمە بەدەست خوای گەورەیە ئەگینا بەدەستەوانە بووە زۆر زوو تێرۆریان نەکردین و زۆر زوو لە ناویانە بردین. بەڵام ئەگەر خەڵک بڕیاری داوە گۆڕانکاری لە نوێنەرەکانیان بکە بۆ ئەوەی نوێنەری چالاک و ئازا و زیرەک و بە دوادچوونی مامەڵەکانیان بکەن نەیەڵن ڕاستیەکان بێ لە بەغدا پێویستە هەمووان بێنە سەر سندوقی دەنگدان و ئەو کاندیدەی کۆمەڵی دادگەری هەر لەو بەرنمەیەدا داوای لە هاوڵاتی و دەنگدەران کرد ڕۆژی چوونە سەر سندوقەکانی دەنگدان ئەم چاواشەکاری و بێباکی حیزبەکانی دەسەڵاتی هەرێمیان لە یاد بێت و بە ویژدانەوە دەنگ بدەن چونکە سندوقەکانی دەنگدان ساتی حەق و حسابە لەگەڵ ئەو هێزانی چەندین ساڵە نەهامەتیان بەسەرادێنن. سزای گەندەڵکاران بدەن سزای ئەو خەڵکانە بدەن کە نەیان هێشتووە یاسای 16 سزای ئەو خەڵکانە بدەن کە نایەڵن گەنمی جوتیاران بێت سزای ئەو خەڵکە بدەن کە نایەڵن دەرمانتان بۆ بێت.